کێش و مشکلان ناکەم برا تەمە ناکەی نەوەڵا چونکە قسە بێ سوودە بۆچی قسە بێ سوودەوە هیچ قیمەتێکی نییە بەڵام هەر بێدەنگی سوودی نییە هەیەتی چی عادی بێدەنگی سوودەکەی وڵی ئەو خەڵکەیەکەی بینیت ئەوە سوودەکەیەتی کە خەڵک ئیسفادەی لەکە باش ئەم خەڵکە باجی تاوانی چی ئەدانی خەڵک تاوانبارە لە مەزای باجی بێ عەقڵیەیە سیاسەکانی سیاسیەکانی خۆشیان من موچەخۆر نیم بەڵام چی چۆن بژێ کابرایەکی کاسبکارم و کاسپیەکەیش نەما بۆ خۆم دانیشتوم گلەیش لە حکوومەتیش ناکەم ناخێر بۆ ئەوەی کە موچەخۆر نیم و دەنگم پێ نەیاون و هەڵم نەبژاردون و ئەو کەسانەی کە ئاوی نییە و کارەبای نییە و ئیشی نییە و کەسابەتی نییە و موچەی نییە و موچەیە بڕێ و کەسانە بە باو کەسانە کە هەڵیان بژاردووە ئەمانیان کردو بە نوێنەری خۆیان و بە پەرلەمانتاری خۆیان با ئەوان خەفەت ناخۆی بۆ مەزە دوور ناوەڵا 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 هیچ باشە ئێستا کە کێشەی لە نێوان سیاسەکانی هەریم وەخدا دروستە بێ یەکسەر یەنەوە بۆ بڕینی موچەی خەڵک باشەکەوتی موچەی خەڵک یعنی شت نەماوە دەستی بۆ بەرین ئیلا موچەیە نەبێت کە خەڵک وەریەگرێت ئەو موچەیە جارێکانە ئێشتا ئەمە سەرەتایە زۆری ماوە چیتر ماوە لێمان چیتر ها وڵا هەرەوە بماوە لە باتی ئەوەی پارەمان بنێ پارەشمان لێسەنن واشی لێت سەوانێ بڕێک باجیشمان لێسن باجی قوتعی سەر بەڵێ باجمان لێسەننی هەموو شتێکمان لێسەنن بەڵام هەر داهاتی ناوخۆ هەر ئەو داهاتی ناوخۆیی کە هینی زەریبە و خان و دوکان و ئەمسەر و ئەوسەر هەر ئەوە نیانەوت بەشی هەموو کوردستانەکە ئەیکوا ئەم هەموو پارە چی لێکرێ سیارەیەکی ئاوا 500,000 بەس کە یینی تۆیە منی کەم بە ناوی خۆمە ئەوەی تێچێ باشم هەموو پارە چی لێکە مرور لەسەر جادە وەستاوە و کامیرەیەکی پێ وەکو تۆ دایناوە ئەزانی چیە عسڵزاوە وا کەسابەت بۆ باوکی خۆی ناکە ئەو کەسێک کە عسڵزایە وا کەسابەت بۆ باوکی خۆی ناکە دانیشتۆ بە کامیرەیەکەوە منورەکانیش ئەوانیش هەر موچیان براوەوانش خۆ پیشاندان خۆزگا ئەوەشیان هەر نایە پێیان بۆ نەپڕی لە مرورەکان بۆچی بۆ پڕ نەبم کاکە ئەم هەموو پارەیە هینەکرێ ئەو هەموو پارە و زەریبە و هینە لە خەڵکە سەنووەم هەموو گومرگ و دار و بەردە و مرور حەقی نییە چۆن ئەبێ ئەو پارەیەی کە مرور وەری ئەگرێ لەو سەیارانە لەو زەریبەیە ئەبێ بدرێت لەوا سەرف بکرێتەوە ئەیسا ئێران کارەبا ماگانە کارەبای بۆیێتەوە وەرەقەی کارەبای کە بۆ هاتەوە ئەو پارەیە کە ئەیا بە حکومەت بەو پارەیەی کە لە خەڵکی ئەسەنێ بەو پارەیە هەرچی کارەبای دنیا هەیە و مەحاویلە هەیە و شتی ئەو شار و وڵاتە هەیە هەمووی پێچاکە پێ دوایە ئەو پارەی کە لە مرورێت وەرەگیرێ بۆ قیر سەرف ناکرێتەوە جادەکە ئەوە قیرە ئەزان چی یەک کەرۆشکێکی ئاوس ئەلێوادا بنێ هەڵێکەنێ ئەوە کەی قیرە یەک جار چاکێکن بۆ مانگێک